هەموو بڵێن فۆتۆگرافەرانی بەژار دوسی چوار فۆتۆگرافەر بخير باشي دور فضل كانت مسؤول ئامادە بووین و ئامادە دەبین و لە خزمەتیانە بین. سوپاس بۆ ئێوەش، سوپاس بۆ ئامادەبوونتان. بە خێراتنی لیژنەی خۆشەویستەکەین، بە خێراتنی وێنەگرانەکەین. خۆشحاڵ بن کە بۆ یەکەمین جار لە ئیڤنتی هەڵبژاردننی باشترین وێنەی ساڵ کۆ دەبینەوە لەسەر ئاستی کوردستان. هاوڕێیان ئەمانوێ باسیەوە بکەین کە ئێمە ئەمانوێت لە ساڵانی داهاتووە ئیڤنتی وێنەی ساڵ لەگەڵ ناوەندە ئەکادیمیە فۆتۆگرافی نێودەوڵەتەکانە ئەنجام بگەین. بۆ نمونە ناشناڵ جیۆگرافی کە ساڵانە هەوڵەیە باشترین وێنەی ساڵ لەسەر تاسەری جیهان هەڵبژێرە، ئێمە هەوڵەیین لەگەڵ ئەو ناوەندانەیە کار بکەین بەشکم بتوانین فۆتۆگرافەرانی کوردیش بەشدار بن، ینی با بڵین تەحەدیەک هەبێ وایان لێ بکات بەردەوام هەوڵی کاری باشتر بێت. هەمومان دەزانی وێنەی شەقام یەکێکە لە ستایلە قورسەکانی فۆتۆگرافی بەتایبەت لەو کۆمەڵگەی خۆمان کە کەمتر حەزمی ئەو شتە دەکرێت ژیانکردنی خەڵکی و لە هەموو کارەکانی ژیان ئێمەش هێشتا نەگەیشتونەتەوە مەرحەلەکە لە هەموو تەمەنەکان حەزمی ئەو نوع ڕسمە بکە، ئەو نوع فیچەرانە بکە. لەبەرەوە زۆر جار لە ئیڤێنتە دووەلیەکانیش لە پێشبڕچێ دووەلیەکانیش ڕەچاوی قورسی بابەتەکە دەکرێت لەسەر وێنەی شەقام. ئەوە وێنەکەی بەڕێزان، ئەوە یاسای فرێمە، هەمومانەوە دەزانین. ئەوەش فیگەرەکانی ناو فۆتۆکەیە کە ژاکردنی خەڵکە وای بەڵاسی ڕەنجی زەر لەگەڵ بەشی شادوویەکە ئەوانەی کە فۆتۆگرافەرن باشتر لە قسەکانم دەگەن. خاڵێکی تر پێڵاوکردنی یاسای کۆمپۆزیشنە کە شتێکی زۆر بابەتێکی زۆر گرنگە کە وێنە پێویستە جێبەجێ بکرێت. لێرە زۆر بە شێوازێکی باش ئەو یاسایە جێبەجێ کراوە، ئەویش یەکسانی هێڵەکانە دابشکردنی بابەتەکانە ئەمە یاسای کۆمپۆزیشنە شتێکی زۆر بە شێوازێکی زۆر دروست ئەکادیمی ئیشی لەسەر کردەوە. لە کاتێکدا ئەگەر فۆتۆگرافەرەکە ژمارەی ئەپارچەری زیاتر لەوە کەمتر بکردووە ئەو ڕوخسارە ئاوت فۆکەس دەبوو. ئەمە بڵێن مەراسمی ئیڤێنتی وێنەی ساڵە کە یەکەم جارش بڵێن ئەم مەراسیمە دەکرێت کە ئێمە ڕێکخراوی کوردستان فۆتۆ لەگەڵ ڕێکخراوی ئەنجومەنی گەنجان ئەم مەراسیمە ڕێکخراوە بۆ ئەوەی کە بڵێن باشترین وێنەی ساڵ هەڵبژێریت لە 5 بوار لە سروشت و لە پۆرترێت و هەروەها لە بڵێن لە ئاکشن و لە نایت فۆتۆگرافی و لە جۆرناڵ. جا بڵێن زیاتر لە 1900 وێنە زیاتر هاتەبوون کە ئێمە پۆلینمان کرد و توانیمان 45 وێنە هەڵبژێرین بۆ پێشانگاکە. لەم 45 وێنەش لە هەر بوارێک دەوێنە و لە هەم 45 وێنەیەش 5 کەس خەڵاتی باشترین کران وەک باشترین فۆتۆی ساڵ. فۆتۆگرافەرانیش بڵێن لە زاخۆتاخانەقین بەشداریان تێدا کرد. ئەو دیڕاستەکردن و مامارەسەکردنانە ئەوەی زۆرە بڵێن سوودی زۆرە. هەم فۆتۆگرافەران ئێستا هەست دەکەن کە لە ناو ماڵەکەی خۆیان لە ناو کۆمەڵگای خۆیان لە کوردستان دەتوانن وەکو بڵێن اعتیماد بکەن وەکەوە کە لە وڵاتانی دیکەشن کە دەتوانن هونەرەکەیان لە شوێنێک کۆکەنەوە ئیڤێنتێک هەیە شوێنێکەیە دەتوانێت گرنگی بە توانەکانیان بدا. ئەمە وا دەکە بڵێن هەم فۆتۆگرافەر هەوڵی زیاتر بدا بۆی کە بە شێوەیەکی زۆر باش پێرفێکت بتوانێت لە هونەرەکە تێبگا و پێبگا. هەم بۆ ئەو بینەریش هەم بۆ کۆمەڵگەشمان ڕۆشنبیریی فراوانتر دروست دەبێت لەلایەن ئەوان و لەگەڵ وێنە.